نزیکەی 3 مانگە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام درراوە کەچی تاکو ئێستا ئەنجامی کۆتایی دەنگدان ڕانەگەیەندراوە بۆ هۆکاری ژماردنەوەی دەستی بەشێک لەو سندوقانەی سکاڵیان لەسەر بووە. کۆتایی نەهاتنی پرۆسەکە و کۆنەبوونەوەی پەرلەمانۆکاری سەرەچین بۆ دواکەوتنی پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق بەڕای چاودێرانی سیاسیش پێکنێنانی کابینەی نوێ حکوومەت چەند درەنگ بکەوێت زیانی زۆرتر دەبێت. بەتاکید چەندی دوا بکەوێتن زیانی زیاتر چکە حکوومەت دەکەوێتە حکوومەتی کاربڕێکەر ئێستاکە مەسەلا گروپەکانی تر ینی ئەوەندە شان نادەنێت هەتا لەم قەیران و خۆپیشاندانانەی باشووری عێراق هەنی عەبادی ئەگە سیر بکەی بە تەنها مایتەوە. باجێرەی دەستوری عێراق لە دوای یەکەم دانیشتنی پەرلەماندا دەبێت لە ماوەی 90 ڕۆژ کابینەی نوێ حکوومەت پێک بێندرێت. ئەمە لە کاتێکدا نزیکەی 3 مانگە ئەنجامی کۆتایی هەڵبژاردن ڕانەگەیەندراوە. چاودێرانی سیاسیش تاکید دەکەنەوە چەند پرۆسەکە دوا بکەوێت زیانی زیاتر بەر پرۆسەی سیاسی لە عێراق دەکەوێت. ئێستا حکوومەتی کاربڕێکەرە ئەو حکوومەتی کاربڕێکەرە ئیش ڕۆژانە بڕێ دەکا پلان و پەسەندکردنی بودجە و دەتوانین بڵێن ئێستا لە خەمیوەیدایە چۆن بتوانی ڕۆژ بژمێریتن تاوکویان کۆتایی پێ بەدەسەڵات بەجێ بێنیتن لەو بەرەنجامەشدا لەو نێوەندەی لەوە چێ سەروەت و سامانشی زۆری هاوڵاتیان بە هەدەر بڕوە. لە دوای هەڵبژاردننی 12 ئایاری ئەنجومەنی نوێنەرانی عێراق لایەنە شیعەکان زۆرترین گفتوگۆ و دانوستانیان کردووە بۆ پێکهێنانی گەورەترین کوتلەی پەرلەمانی و دیاریکردنی کەسایەتیەک بۆ پۆستی سەرۆکوەزیران، بەڵام تا ئێستا لەسەر ئەو پرسە ڕێک نەکەوتون. ئەلگوڕد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.